خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکەیە باز لە چۆنێتی و شکردنەوەی خواردنەکانەکەین بۆ وەرزی سەرما و سۆڵە و زستان. ئێستا کاتی ئەوەیە کە لەتکە تەماتە یاخود تەماتە و شکەیتەوە و کە پێڵەن لەتکە تەماتاڵێکی بۆ زستان یاخود بامێ و شکەیتەوە باینجان و شکەیتەوە یاخود لە تەماتە دۆشا و دروستکەی تر بە شێوازێکی گشتی ئێستا وەرزی ئەو بابەتانە اینجا بۆ ئەوەی کە ئێمە زۆر بەباشی بزانین چۆن ڕێگا دروستەکەی ئەم بابەتانە وشکەینەوە هەروەها هەندێک لە خواردنەکان هەیە ئاری پێویستی بۆیە کە لەبەر هەتاوە بە هەندێکیان پێویستی بۆیە کە لەبەر سێبەرە هەڵگیرێت و شکرێتەوە بۆی ئێمە ئەمڕۆ بە چڕ پڕی لەسەر ئەم بابەتانە قساکەین و هەروەها بە وردیش ئەمڕۆ باز لە شێوازی دروستکردنی بە تایبەت دۆشاوی تەماتاکەین با بزانین چۆن و بە چ شێوازێک ڕێگا دروستەکەیەتی کە ئێمە دروستی بکەین بۆی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەین. ئەمڕۆ خاتوونێکی زۆر دەزڕەنگین لامان ئامادە ئەویش خاتوو خەندەکە مالە کە بەڕێزیان شێفی دروستکردنی خواردنە کوردەوارەکانن. خەندەخان سڵاو لێبێ بەخێر بەخێر بێت سەر چاوان. باسی ئەومان بۆ بکە با بزانین ئێستا کاتی ئەوەیە کە ئیتر ئەم خواردنانی کە هەیە لێستا وشکی بکەینەوە هەڵگرین بۆ وەرزی زستان. سەرتا سپاس بۆ ئەم دەرفەتە مەمنونم. بەڵێ ئێستا ڕێک فەسڵێتی جاران یعنی ئەم شتانە زۆر شکەکرانەوە ئێستا بە حکمی بەیتەکان هەندێک کار ئاسانیان کردوێت چکە باینجان 4 فەسڵ هەیە بەڵام هەر ئەبێ وشکی کەینەوە بۆ ناو ترخێنێ زۆر کە زەر وشکێ کاتەوە بۆ ناو یاپراخ بەکاری ئەهێنێت بامێ جاران یان لە مجەبیدای هەڵیگرن ئێستا یعنی ئەو فەسڵانە زۆر بوو ئێستا ئەو فەسڵی کە بامێ نامێنێ دیسان گەڕانێتەوە بۆ شکردن چکا و شکردنەکە ڕێگا تەندروستترەکەی ئەو توێژنانی لەسەری کراوە ئەڵێن یعنی بامێ بە وشکی هەڵگیرێت زیاتر تەندروستە هەتا ئەوی لە مجەمیدای هەڵگیرێت تامیشی زۆر خۆشە و تەماتە ئێستا یعنی تقریبا ئەو 2 هەفتەیە کە گەرمەی پێگەشتنی تەماتی شارە زورها تەماتە وردەکە تەماتە پەمەیەکە ئەو زۆر مزتر و خۆشترە وشک ئەکرێتتر دوایی بۆ ناو شلەی بامێ بەکاری هێنن بۆ ناو مریشک لێنان بەکاری هێنن سوزان بۆ زۆر هەر سووری ئەەکەیتەوە زۆر ڕاستە. تەماتە خۆمان نەزانین 4 فەسڵە هەیە ئێستا بەیتەکان ئەو کار ئاسانیان کردو بەڵام ئەم تەماتە کوردیە مزرەی خۆمان ئەمە 4 فەسڵە نیە بۆی هاتوین بە وشکردن ئەمانەی لە زستانە بەکاری بێت تەماتێک کوردی بێ مە وشیکێنەوەوانە ئەو تەماتانی کە هاورداکرێن تەماتی کوردی خۆشترە مزرترە بەڵێ هەتاکەی کاتی ئەفواری تاکی کاتی وشکردنەوەی تەماتێ لەم 1-2 ڕۆژای بیستم وتیانی تر هەتا نهایەتی مانگی هەشت بەڵێ کاتێتی مانگێشتە بەڵێ داو تەماتەکانە بچووکتر ئەبنەوە زرد ئەبن ئەو ڕەنگ نەق و ڕەنگە جوانی نامێنێت هەر لەتی کەیت و تەواو بخیتە بەرخۆر بەسە یان چییە پرۆسەکەیمان بۆ ئەگەر خاتوونێک لە ماڵەوە ئێستا نیازی وایە شت و شکاتەوە بەڵێ هەنی لە خاتونەکان دروستیەکەن ئەڵێن کەڕولی ئەیە ئەبێ خوێی پێوەکەی من خۆشی پێوە ناکەم لەبەر خۆرێکی زۆر بەڵێ هەنێک خۆشی پێوەکە لەبەر خۆرێکی زۆر بەتینیش داینانی معنی و ڕان کە کاتی سەعات 12 هەتا 3 ئەهێنمە بەر سێبەر دوای ئێبم بەر خۆرەکەەوە بە چەند ڕۆژوشکە بێتەوە خۆر زۆر نابێ بەڵێ چکە ڕەشی ئەکاتەوە خۆر بە چەند ڕۆژوشکە بێتەوە تقریبا 3 ڕۆژێکی ئەوێت دوای چۆن هەڵبگیرێ ئیتر دوای توانی بکەیتە تورەکەیکی خام و بکەیتە ناو جەمیدەوە لە نام جەمیدا ئەوتا وشکێکێت اینجا لە نام جەمیدا واتە لە شوێنی تر هەڵشتانی هێر لە تاکی کەوانتەرادانی بەست بۆی ئەڵم تورەکەیکی خام لەبەرەی هەواگۆڕکی ئەکات تورەکە خامەکە هەوا وەرئەگرێت ئەو مەوادە زۆرتر ئەمێنێتەوە و خەسار نابێ و کەڕوو ناکە ئەجی بابێنە سەر بامێ جارانەمان کرد بە پەتەوە و بە دەزوو مەڵانکەمان پێ کرد و هەڵمانەواسی بە گوێسەبانەیەکەوە ئێستا چیە بازم ڕایەخەن ئەو بامێ و شکرا و تامی خۆشتریشە هەم تەندروستە هەم تامی خۆشتریشە جا ئەگەر تۆزی هەڵوژەی کوردی تێکی ئەو هەڵوژە کوردیەکە بنەزانزام هەڵوژە قاری پێڵەن شتێکی وایە ئەوە خۆشترە چکە هەڵوژە جۆری زۆرە لە بازاڕە ئەویان خۆشترە بە وشکردن من بە دەستوری ئێرانی مریشکی پێ لێ ئێنێم بۆ هەڵوژەیە بەڵێ هەر خۆی بەتەنها ئەکرێ بە شلە لەگەڵ بۆ ترخێنەوە زۆر خۆشە بۆ ترخێنە بەکارێنرێت لە ناو یاپراخی سڵقا هەر زۆر تایبەتە من میوانم یعنی بە تایبەت دەڵێن بە هەڵوژەی تیابێ ئەوەندە تایبەتە چاوەڵاوای لێ کردین ئەمڕۆ باڵۆژێت درێژی یاپراخی سڵەغا ئامادەکەین اینجا ئەو بامێ و شکراوەیە زۆر کەسەیە لە کاتی لێنانە بۆن و بەرامی بامەی و شک زۆر خۆشە نازان بەلای منەوە هەیە توێکڵی پرتەقاڵیشی تەیەکە نازام ئەمەم پەیوەندی بەچیەوە هەیە بۆچی خۆشتر ئەبێ لەوانەیە هەر لە کاتی زەردکردنە بەڵێ لەوانەیە هەرها بۆنی خۆشتر بێت هەر بڕۆ ناکەم هیچ لە تامەکەی بگۆڕێت بەڵام بامەی و شگێک کێشێ بێت تۆزێک زەردیکەی
ئەنج دوای بیکوڵێنی بۆ کاتی زەرکردنەکەی جی ڕەبێتەوە تۆسێک جی ڕەبێتەوە تەقاڵیان تێکردووە بامێکە چەند ڕۆژی پێچێت تا شک بێتەوە ئەو دوای چۆن هەڵبگری وڵا ئیتر بەپێی بامێناڵم ئەم شتەشکراوانە عادەتەن ئەبێ بیانکەیتە ناو تورەکەیکی خامەوە لە ناو جەمیدیان لە ناو تاکێکە لە شوێنێکە هەڵیگری ئەمش خۆر لێ بە ئاساییە بەخوا زۆر خۆری ناوێ ئەم ئەها جاران ماڵەکانمان هەمووی هینێکی ئاسنی هەبوو ئەمان بەست بەوین ئاستانە و لە بەردەم پەنجەرەکانەوتر بەشی خۆی هەتاوی شیلێ ئەیە و سێبەریشی هەبوو بەڵێ عادەتە نەها خۆری ڕاستە خۆ بۆ ئەم مادانە خراپ باشە یعنی ئەمانە خۆڵ ئەگرن تەپ و تۆز ئەگرن ینی زۆر جار ئەم بابەتەش خەڵکەکەی لێکیاتەوە دوای کە لێنان ئەمانە شۆردرێتەوە پێش لێنان ئەتوانی بیشێتەوە هەر ئەیشی خوسێنێستە و بام ئەبێ بی خوستین لەنا ئاوی گەرمە هەرچی شتێکی وەرگرتی بێ ئەڕات و ئاوەکە ئەڕژیوەنیە باینجانەکە عینەن شتە تەماتەکە عینەن شتە ینی هەر شتێکی وەرگرتی بێت بۆ ئاو ئەتوانی هەروکو شۆردنەوەی کە توانی بڕون باشە اینجا تۆزە قسە لەسەر ئەو هەڵوژێ بکەین هەڵوژێ قایری وابزان وای پێڵەنەوە خۆشەوتە شێوازی وشکردنەوەی هەڵوژەکە چۆنە بۆ نمونە هەڵوژە و قەیسی ژۆکو یەک وشکەکرێتەوە بۆ تقریبن زانچی قەیسی هەرە بێ ناوکەکەی دەرکەی بەڵام هەڵوژە زۆر کەزێ ناوکەکەی دەرناکا بەس منوام پێ خۆشترە و لە کاتی خواردنی شاوا خۆشە ناوکەکەی پێوەنە بێ کە زۆر جار مناڵ ئەی خوا بەردانی ئەکەوێ ئەشکێ دەبێ حەزەری ئەو شتانە بکەی شوازی وشکردنەوەکەی چۆنەوەکو لە سەرەتای باسم لێ و کرد هەندێک لەم خواردانە هەیە لەبەر سێبەرداینەی باشتە بۆ وشکردنەوە هەڵوژە چۆنە وشکردنەوە هەڵوژە عادەتە من ناوکەکەی دەرەکەم و دووکەرتێکم هەر ئاوا لە تەنیشتێکە هەمووی لەسەر پلاسکۆ بێت شزامەها ئەم سەبەتە پوشەکان بێت لەسەر شتێکی وادانمە تاوەکو سعات 11 لەبەر خۆرەکە بێ و زۆر بەتینە سعات 11 هێنمە بەرسێ شوێنێکم دروست کردووە ئەها یعنی زۆر وەکو چەترێکەها زۆر خۆر لێنەیە هەتاوەکو سعات 4 سعات 4 هێنمە بەرخۆرەکەەوە تقریبان تۆزێک ئەها گۆشتنە هەڵوژە چاڕۆژێکی تا بەتاواتی وشکە بەتاواتی وشک نەبێت تازە دروستم کردو بەتاواتی وشک نەبێ ئەها تۆزێک تەڕیتیابێ کە ڕوئەکات باش نابێنە سەر باینجانەکە ئەم چۆنە ئەمیژەراوە لە تێکەی تو تۆزە پێمە بە تۆزە پاکیشە کردووە باینجانەکە توانی ئاوا هەڵیگری ئەشتوانی ئەها چۆن بەکارێ بۆ ناو یاپراخ ناوەکەی هەڵەکۆڵی و ئەکرێ بەبێتەوە بۆ جۆرە شەڵی ئەگری دوای لە ناو ئاوە نەرمەکەیتەوە بەکارێن هیچیان هیچ ماوەدێکی تری پێوە ناکرێن نەخێت بۆیە ئێمە زۆر جار ئەڵین با لە ناو جەمیدیا هەڵگیرێ لەبەرەوە ئێمە خراپیەکانی ماوەدی حافیزەمان بیستۆ نامانێ ئەمانێش ڕێگەکەمان بە تەندروستانە بێت لەبەرەوە هیچ ماوەدێکی حافزەی پێوە نییە باشترە لە ناو جەمیدیا بێت بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە زۆر باشە اینجایەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە بەڕاستی من خۆشم حەزەکەم فێری بم ئەویش دروستکردنی دۆشاوی تەماتەیە زای ئەو دۆشاوانەی کە ئێستا لە بازاڕەکانە هەیە هەمووی مادی پارێزرا و ئەم بابەتانی تایە کە ڕەنگە زیانی هەبێ بۆ تەندروستی اینجا تۆ پێمان بڵێ ڕەنگڕوو ئەم دۆشاوە هەر زۆر جوانە جاباسێکی ئەومان بۆ بکە شێوازی دروستکردنی دۆشاوی تەماتا بێت چۆن بێت بەڵێ من ئیتر یعنیها با چۆنێتی ئەم فکرێتان پێ بڵێم باشە من سەردانی ئێران زوو ئەەکەم زوو ئەچم بۆ ئێران ئاوە خانەوادەی دانیشتە بووین ئاولیمۆیان هێنا زەڵاتەمان کرد ئاولیمۆمان هێنا و سێمە سەرباسی ئەو تەماتەی منیشتم ئەو ئاولیمۆ لای ئێمە نییە تۆزێک ئەقلی تیجارەت و ئەو شتانم هێتم و ئاولیمۆ لای ئێمە نوتیان ئەوەی کە ئەنێرێ بۆ عێراق باوەڕتان هەبێت ئالیکی ئاژەڵ هەیە گزرەی پێڵێن تی ڕێک ئاوی ئەوە تێکەڵ ئاولیمۆکە کرێ ئەو ئاوەکە ئاوی ئەو گزرەیە زەردە لەگەڵ ئاولیمۆکەیە یعنی کەسی ئەسی هەمێ پێوتم ئەوانی کە لەوێن هیچ تەندروست نین بۆ ئێمە هەر لە دۆشاو هەر لە ئاولیمۆ یعنی شتێک بۆ دەرەوە دروست بکرێت زۆر تامی جیاوازترە لەوەی ناوخۆ هەر خەنە چەند شتێکی بەسیتە بەکاری هێنم من ئەوەی کە لە ناوخۆی ئەوان لەوێ ئەیکڕم زۆری جیاواز دەکەوێت لە بازاڕ ئەڵێ لە ئێران کڕیمە ئیتر مژبیرم لەوە کردوتم ئەبێت جیهازێک بەرم ئاولیمۆ دروستکەم باشە ئەها بۆی ڕێگەیەکی تەندروست بێت ئاولیمۆم دروست کردوەکو تەجروبە دامنا تقریبا 6 مانگ لە ناو بەڕادا هیچ چی لێ نەهات یعنی ئەدود ئەو دەقێ دروستکراوە بەن ئەو لیمۆش کە من بەکارێنم لەگەڵ ئەو لیمۆ شیرازی ئەوان تۆزێک جیاوازی هەیە ئەوم فەسڵە ئاولیمۆش پێ ئەگات ئینشاءالله هەر ئەو جیهازەتیان ئەبێت ینی ئەتوانی دۆشای تەماتیشی پێ دروستکە ئەتوانی ڕۆبەناری پێ دروستکە ئەتوانی شەربەتی پێ دروستکەی باوەڕتان هەبێت 4 دانە جا ڕۆشتمەتە ئێران هەتاوکو یعنی توانیمە ئەو جیهاز بێنم هەتاوکو توانیمە بە کڕیارەکەم بڵێم ئەمە شتێکی زۆر تەندروستە زۆر خاوێن جیازەکە چیەکە منە هاڕێ چییە ئەزان چی خۆی ئەی هاڕێت ئەنجا خۆشی بەشی هەیە ئەی پاڵێ وێکسەر تڵ فوتەوەکە جی ئاکاتەوە ئاوەکەشی بەجیاتر نەپاڵاوتنی ئێوێ هیچ شتێکی ئەوە نەماوە جاران زان چی ئێستا ئەسری سورعەیە
کات زۆر بێبەرەکەتە ئەبێ بەدای شتێک کابگەڕێن کاتمان بۆ بگەڕێنەوە ینی ئەم جیهازە زۆر کات ئەگەڕێنێتەوە بۆ ئێمە تەماتەکان ئەشوێنەوە یەکسەر یەکەم بە جیهازەکەیە و قاعدێکم بۆ دروست کردووە هەموو جارێ خامەکان ئەشم پارچەی خامی پاکی لەسەر دانم تەبعەن قاعدەکە ژەنگ ناکا کامل جیهازەکەم ستیلە کە من هاتم ئەڵێم شتێکی تەندروست ئەبێ ینی هەر وانی ئەبێ هەر لە دروستکردنەکە چێ بە تەندروستانە بڕوە ئەیکەم بە خامەکە یاودانم هەتا ئێوارە دۆشایەکی تەندروستی خاوێنی بێمەوادی حافیزەی بەیەک ڕۆژ دۆشای تەماتە بەرەمێنی لە ماڵە باشە ئەگەر کەسێک بۆ نمونە ئەم ئامێری توی نەبێ چۆن بتوانێت لە ماڵەوە دۆشاوێکی تەندروست ئامادە بکات ئەتوانی بە ئاسارە بیکەی ئەویش ئەها بۆ تەماتەیەکی زۆر بێت تۆزێکمانبوونی زۆری ئەوێ ئەتوانی بە مەکینەی قیمە بیکەی وتر دوایە بێ خۆت بیپاڵەوی تڵفەکەی و تۆوەکەی ئەمانە لە یەک جاکەیتەوە جاو تۆزێک خەساری زۆرە چکە ئەم هێزی دەستانە ئەوەی نییە بتوانی ئەم تڵف و تۆوە هەمووی وشکاتەوە بەس ئەو جیازە هەمووی وشکاتەوە ئێستا زۆر خاتون هەبوون خۆیان تەماتەکەیان شۆردە تۆ هێنانە بۆ من لە ماڵەوە و خۆیان ئاوکیان برژ و دۆشایان پێ دەستانێکی زۆری ویستاک و تڵپە تەماتەکە نامێنین باشە ئەوتە دەمە ڕەنگی جوانە پەیوەندی بە تەماتەکەەوە هەیە سروشی تەماتەکە ئەزانشی زۆر پرسیارم بۆیت لەسەر ئەوە چۆن هەڵی بگرین یان چۆنی کە ڕوونەکەیان کوڵاندن باشەیان وشکردنەوە لە بەرخۆرە ئەگەر کوڵاندن بە 4 ڕۆژتەم بکە وشکردنەوە لە بەرخۆرا بە 2 ڕۆژتەم ئەکات ئەگەر تەماتەی بیت بەکاربێنی بە 2 ڕۆژتەم بکە ئەو تەماتەی شارە زۆرچکە من ئەمە هەمووی بەپی ئەزمون و تەجروبەی خۆم قساناکەم ئەگەر تەماتی شارە زۆر بەکاربێنی ئەو تەماتی کە هیچ مەوادێکی پێوە نیە ئێستا من کاکەیەک لە شارە زۆر بەمێنێن تەماتەکەی یعنی هەتا بەرهەمیت هیچ مەوادێکی پێوە نیە یەکسەر لە دۆشاوەکەی شار ڕەنگەیاتەوە تەم ناکات زۆر درەنگتر تەمەکە ئەنجا بۆ هەموو ئەو خاتونانی کە دۆشاو دروست دەکەن چ بە کوڵاندن بێ چ بە ئەم تەریقەی وشکردنەوە بێ لە بەرخۆرا ئیلا ئەبێ بکرێتە مجەمیدەوە چکە مەوادی حافیزەی ناسکە شوشە لە نام جەمیدە ئەتەقێت بەڵێ شوشە زۆر بەرگە ناکرێ بەستر ئەتوانی ینی قوتوویەک بەکاربێنی زۆر کێشەی نەبێ بۆ نام جەمیدە ئەو تەماتای شارە زورە هەر برسیم بڵێن تەماتی شارە زوریان تایبەتمەندیی هەیە پێمان بڵێ ئێمە لە بازار بیناسینەوە تۆڵی مشتریمێ بۆ مەهێنێت تەماتی بیت هەیە هەر هەمان ڕەنگی هەیە بەڵام ئەو تێکوڵەکەی ئەستوسترە ئەو مزریەی نییە بۆ ینی ئێمە هاتوین ئەم فەسڵە چکە 4 فەسڵە بەرهەم زۆرە بەڵام هیچی تامی بەرهەمی خۆمانە نایە باشە خەندەخان خواز لەسەر بە تایبەت دۆشاوی تەماتە چۆنە لایتەوە هاوڵاتیان تا چەند حەزبەوەکەن ئەم خواردنانەی کە ئیتر زۆر تەندروستە و بەدەستی خانمێکی کورد بەرهەمەهێنرێ ئەوانە تاقیکەنەوە ئەوانە بەکاربێنن سواز بەخوا من ئەم ساڵی عنی لەوانەیە نزیکەی سێتەنێک تەماتەم کرد بە دۆشە خاتونی وای 20 کیلۆ باتۆڵێمە بۆ تەواوی زستانەکە هەرم دۆشاوە بەکاربێنم کەسی وای خۆی بۆ مەهێنێت ئەڵێ خۆم تەماتەکەت بۆ هێنم ئەی تۆ خۆت هەڵی ناگری بۆ نمونە بۆ وەرزی زستانی شۆن بە خۆشم هەڵگرتووە بۆ خۆ نایانی خۆت هەڵیگریت و لە وەرزی زستانە بۆ من بێم لێت بکڕم زانکی تۆزە ئێمە کار ئاسانیمان بۆ نەکراوە خۆی ئەبێ ینی من 5-6 مجەمیدەم هەبێت لە ترسی کارەبا ناتوانانی ئەگینا یعنی شتێکی زۆر باش بوو زۆر ڕاستە بیکەی بە براندێکی خۆت و ویترە ئینشاءالله تۆزێک زروفی من ئێستا تایبەتە ئینشاءالله ئەگەر بۆ ناقانش ئینشاءالله خات خوێندە هەستەکەی خانمانی ئێمە ئێستا ئەم شتانە بۆچی باست لە هۆکارەکەی کردوتە ئێستا 4 فەسڵە بەهۆیان بەیتانەوە هەیە بەڵام گرنگ نییە ئێمە ئەمشانە وەکو کللتوریش لە بیر نەکەین بەتاکید وایە بەتاکید هەم تامیشی خۆشترە هەم ئەمنش جوان بوو بیرەکەیتەوە ننکمان دایکمان کاتی خۆی ئەم فەسڵ زۆر سەر قاڵ بوون تەماتیان و شکرد و بامیان و شکردووە لە زستانها خەمی زستانیان هەبووە زۆر خۆشە بەس بەخوالم جیلی هەستەکەم کەمێک خەریکە کاڵە بێتەوە باشە اینجا کەواتە ئێستا بۆ خانمان ئێستا کاتی وشکردنەوەی تەماتەی هەتا کۆتایی مانگی هەژ ئەتوانن ئێوە تەماتە وشکەنەوە ئەم بابەتانی تریژۆنیە بامێ باینجان هەڵوژە وشکەکرێتەوە میوەکانیشتوانی بڵێ ئێستا ئامێرێکەیە مەڵام بخۆم یەکەم جا لە ئێران بینیم لەگەڵ ئەمە لە ئێران بینیم میوەکی تێکەن و وشکێ کاتەوە ئاها بەو پرۆسیسە سەریعە باشە یان بە خاوی زۆر جارەڵێن ئەوە تیشکی لێزەریتیە زۆر تەندروست نییە ئێمە خۆتانزان ئاها لەم کاتانەیە نەکرد لەم کاتانە لەم سەردەمەیان نەخۆشین و ئەو شتانە زۆرە هەوە ماگەڕاینەوە بۆ ڕێگە تەندروستەکە ڕێگە تەندروستەکەی ژەوەیە کە
لەبەر خۆراوشتیکەینەوە دەسەکان خۆش بەخات و خەندە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەیوای سەرکەوتن دەست چاوە خۆش بێ باشتر ببینین ئینشەڵا ئەمە ڕۆژێکە بێ بە کارگەیەک بۆ جانان